کەمی باران و وشکە ساڵی نەک تەنیا زیانی بە مرۆڤەکان و سەرچاوەکانی ئاو گەیاندووە، بەڵکو بۆتە هۆی کەمبوونەوەی جیای لەوەڕەکان و کەمبوونەوەی گژوگیا. ئەمەش بۆتە هۆی گرانبوونی نرخی ئالیک بۆ ئاژەڵدارەکان. خاوەن ئاژەڵەکان بە ناچاری دێنە بازاڕی کافرۆشان و لێرە بەدوای کای باش دەگەڕێن بۆ ئاژەڵەکانیان. بەهۆی گرانی نرخەکەیەوە بەشێک لە خاوەن ئاژەڵەکان ڕۆژانە 2 ژەم ئالیک بە ئاژەڵەکانیان دەدەن. کاگرانە کاگەلە گرانە ما چ بکەین وەڵا دەبی لە خۆشین دەبی هەر بکڕی چارە بالیە ئەرێ وەڵا لۆ چارەت نییە چت هەیە کای دەکڕی وەڵا هەندێک گۆلکم وڵکن هەیە ما چن هەیە ئەو هەردۆ موردەل هەیە ڕۆژی چەند جار کای دەدەی؟ وەڵا دووجا هێواری وشتبیانە زیات نەتوان دەبی خۆی 3 جەمبی بەسەماکانیە 2 جەم لەبەوەی گرانە. جووتێک فەردەیکە ساڵی ڕابردوو بە 2000 دینار بوو، بەڵام ئێستا نرخەکەی بۆ 8000 دینار بەرز بۆتەوە. لەگە ساری پار فەرقی زۆرە. پار نمونە وەختەی بە جۆتی بەدونی و 2 هەتا دونی و زیاتر نەبوو. بەدەو سار تقریبا لە عەفت و جۆتی لە عەفتی هەتا 2 فەردە باران کەم بوو. ساری پاریش خەرک زۆری تیمای بەکای نەدا، هەموو دەی سوتاند و قەسەری خەمە دەکردەوە و لەسەری بۆ بێبارانیش بۆ کارەکەی و بێبارانیەوە کا هەیە لەناو قەعە خەڵک ینی هێشتیەوە لەناو قەعەیە خاوێنە بوونی نییە کاکە بە 8 ڕوبعەکە 7 ڕوبعانی ئەو دەورەیە کای خراپشەی بوونی گرتیا خەڵک نابات. هۆکاری ڕئیسی ئەوەیە کە کەمبارانی زۆر تاسیری لەو خەڵکێک بەڕاستی ئێستا بۆ خۆت ئەزانی لە قەراجی دێمی نەبووە و دێمی ناژبی. لەگەڵ کەمبارانیدا نرخی کاو زۆر بەرز بۆتەوە و خاوەن ئاژەڵەکان خەمی گەورەی ڕۆژانەیان کڕینی ئالیکە. ئەمە ژوای کردووە خواست لەسەر کڕینی ئاژەڵ کەم ببێتەوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئەسمانی پەیام، هەولێر.